دەیان ساڵە کەمینەکان بەگشتی و موسڵمانان و ڕۆهینجاکان بە تایبەتی قوربانی ڕەگەزپەرستی تایفی و کودەتا سەربازیەکانی سپای بوزی میانمارن. بۆیە هەرکاتی کودەتایەک لە وڵاتە بەڕێوە دەچێت، حاڵی موسڵمانانی ئەو وڵاتە بەرەو خراپتر دەڕوات و لە نیشتیمانی خۆیاندا زیاتر نامۆیی دەبن. ڕۆژنامەی لۆفیگارۆی فەڕەنسی دەڵێت هاتنەوەی سوپای میانمار بۆ دەسەڵات بزمارێکی نوێیە لە تابوتی گەڕانەوە بۆ نیشتیمان کە ئاوارە ڕۆهینجیەکان خەونیان پێوە دەبینی، چونکە هەرچەندە ئەوەی ناوی نرابوو قۆناغی دیموکراسی لەلایەن سوپاوە لە نێوەڕۆکی خاڵی کراوەتەوە، بەڵام هیوایەکی کەمە بوو بۆ گەشەکردنی. لە راپۆرتەکەی ڕۆژنامەنووس ئیلزای سپێرسۆندا ئەو پرسیارە هاتووە کە کودەتاکەی سوپاچی لە حاڵی ڕۆهینجەکان دەگۆڕێت. نووسەر ڕەشبینە بەرامبەر بە گۆڕانکاریەکانی یاریێنی لە ژیانی ئەو کەمینەیەدا کە بە چەوساوەترین کەمینەی جیهان لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە هەژمار کراوە، چونکە گەڕانەوەی بۆ نیشتیمان و تێکەڵبوونەوەی باژیان کەوتووەتە دەستی دڕندەترین و خراپترین دوژمنەکانی لە سەرزەویدا. ئەلێکساندەر دیمیرانی توێژەر لە پەیمانگای نیشتیمانی بۆ زمان و ژیارە خۆرهەڵاتیەکان دەڵێت گەڕانەوەی ڕۆهینجەکان بۆ نیشتیمان لەلایەن سوپای میانمارەوە بە هیچ شێوازێک قبوڵکراو نییە. هەموو ئەوەش تا ئێستا بۆ ڕۆهینجەکان کراوە مرەکەبی سەرکاغەزە، چونکە سوپایە وڵاتە لە ماوەی دەیان ساڵدا خوڵقێنەری ڕقوچینەی ڕەگەزپەرستی و ئاینی لە ڕادەبەدەر بووە لە دژی کۆمەڵگەی موسڵمانان. ناوبرا و سوپا و میلیشیا بوزیەکان بە هۆکاری سەرەکی تراژیدیای ئاوارە ڕۆهینجەکان لە قەڵەم دەدا کە ژمارەیان لە بانگلادیش لە ملیۆنێک کەس تێدەپەڕێ. نەتەوە یەکگرتووەکان ڕاستپاردەی داوەتە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ پەلکێشکردنی 6 ژەنەڕاڵی سوپای میانمار و دادگایکردنیان لەسەر تاوانەکانیان کە یەکێک لەوانە ژەنەڕاڵ مینگ ئۆنگ هێلینجی سەرکردەی کودەتاکەی ئەم جارەیە. هەرچەندە کۆمەلگای نێودەوڵەتی سەرکۆنەی بێدەنجی ئۆنگ سان سوچی ڕێبەری پارتی پەیوەندی نیشتیمانی لە پێناوی دیموکراسی لادراوی کرد کە لە بەردەمی دادگای لاهایدا بەرگری لە کارنامەی سوپای وڵاتەکەی کرد لە ئاقارکردنی ڕۆهینجەکاندا و ڕایگشتی جیهانیش داوای داماڵینی کرد لە خەڵاتەکەی، بەڵام ئێستا خۆراواییەکان و کۆمەڵەی نێودەوڵەتی ئەو چراکزەی دیموکراسی بە باشتر دەزانن لەو شەوە زەنگەی دەسەڵاتی ژەنەڕاڵەکان. گوایە سوچی لە پێڵدانی سوپادا دەیەوێت یەکپارچەیی خاچی وڵاتەکەی بپارێزێ کە خاوەنی 135 کەمینەی نەتەوەیە و لە کۆی 52 ملیۆن دانیشتوان ڕێژەی لە 140 دانیشتوانەکەی پێک دێنێ. هەر بۆیە لە ساڵی 2016دا لیژنەیەکی ڕاوێژکاری بۆ هەرێمی ئاراکان بە سەرۆکایەتی کۆفیەنانی سکرتێری پێشووتری نەتەوە یەکگرتووەکان پێکات و لیژنەکە داوای جێڕانەوەی ڕەگەزنامەیان کرد بۆ ڕۆهینجەکان کە نەتەوە یەکگرتووەکان پشتیوانی دەکەن. بۆیە نووسینگەی ڕێخەری کاروباری ڕێکخراوە مرۆییەکان دەڵێت کودەتا ناتوانێت پابەندی کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ جێبەجێکردنی ڕاستپاردەی لیژنەی ئاراکان بگۆڕێ. لە ساڵی 2009دا پەرلەمانتارانی پارتی سوچی پێشنیاری بە فیدراڵیکردنی میانماریان پێشکەش کرد کە سوپا بە توندی دژی وەستایەوە، بەو پێی پەیوەندی بە دەسەڵات و داراییەوە هەیە و ئێستا ژەنەڕاڵەکان کۆنتڕۆڵی زۆربەی داهاتەکانی کانزایی و نەوت و غاز و تەختە و بەردە گرانبەهاکانیان کردووە. بۆیە کودەتا بەر لە گرێدانی یەکەمین کۆبنەوەی سێن خواردنی پەرلەمانی نوێ داخستنی هەر ئاسۆیەکی چاکسازی بوو باوەکو زۆر بەرتەستیش بوو بێ.